لەبەر خراپی جادە و ڕێگاوبانەکە 5 پێشمەرگە بۆتە قوربانی. شۆفێرێکی تاکسیە گازندەی نەبوونی هێما و هێڵی ڕێنمایی هاتچۆ دەکات لەسەر شەقام و ڕێگاکان. دەڵێت زۆر کات لە ڕێگەی پەیوەندی تاکە کەسیەوە پرسیار لە کارمەندان هاتچۆ دەکەن بۆ زانینی ئەو خێرایی دەستنیشان کراوە بۆ ڕۆشتنی ئۆتۆمبیل بەسەر شەقامەکاندا. باز لەوە دەکات بەوەی دانەنانی هێماکان شۆفێران نازانن خێرایی ڕێگا دەرەکی و ناوچەکان چەندە. ئەوە ژوای کردووە زۆر کات پسولەی سەرپێچی کامێرەکانی چاودێری خێراییان لەسەر هەژمار بکرێت. خەڵک بۆیە ترسی لە کامێرە هەیە. ئەی لێرەوە کابرای نەشارەزار لە هەولێرەوە بێ بۆ سلێمانی نازانێت لە سنووری سلێمانیا چەند بڕوات بە سیارەکەی. ئێمەش بەس بەوە ئازاین ئێمەش تەلەفۆن بۆ دایرەی مرورەکەین یان لە مرورێکی برادەرمانە پرسین کە ئەم جادە لێرەوە بۆ ئەوێ چەنە لێرەوە بۆ سلێمانی ئەینا هیچ هێمایەکی تیانە. بۆ پشتڕاستکردنەوەی وتەکانی و شۆفێرە چەندی ڕێگای ناوە و دەروی شاری سلێمانی گەڕاین. دەرکەوت هێمای ئاگاداری خێرایی دەستنیشانکراو لە زۆربەیاندا بوونیان نییە، لەگەڵەوەشدا چەندین کامێرای چاودێری تیژڕەوی هەن. ئێستا لەسەر ڕێگا و شەقامەکان کامێرای جێگیر و جێگۆڕکە هەیە و سەرباری ڕەتکردنەوە و کاردانەوەکانیش کۆمپانیا جێبەجەکار سەرقاڵی دانانی کامێرای پۆینت و پۆینتن لە سلێمانی. شۆفێرانیش دەڵێن حکوومەت و کۆمپانیەکان بانقەست هێما و ئاگاداری نادەنە شۆفێر تا زۆرترین سزای سەرپێچی تیژڕەوی تۆمار بکەن. ئەگەر ڕێگەوبانەکان چاک بکرێ هێمای ڕێگەوبانەکان دابنرێ ئێمە بزانین من بۆ نمونە لە سەمسەماڵ ئێمە بۆچم بۆ دوکان هێما دانراوە سوزانم گوناحی من چییە من لێبم لەو کامیرە غەرامم بۆ بکرێ قەیچەکە بە ئەوانە ساکەن و کاتر قەیچەکە کامیرە دابرێ. شارەزایان دەڵێن پلان و وردبینی نییە لە دانانی کامێراکانی چاودێری تیژڕەوی و لێکۆڵینەوە و خوێندنەوەی زانستی بۆ نەکراوە تا لە شوێن و ڕێگای شایستە دابرێن. دەژڵێن بە بەراورد بە خراپی ڕێگاکان و نەبوونی هێما و هێڵی شایستە بوونی کامێراکان زیادە و ناپێویستن. وایە پێشەوە دراسی ئەوەمان هەبواە کە ئێمە لەکوێ ڕووداوەکانی هاتوچۆمان زۆرە و لەکوێ مردن یان گیان لە دەستدان یان کەماندابوون بەهۆی ڕووداوی هاتوچۆ زۆرە. ئەو خاڵانە لەسەر نەخشە دیاری بکرایە دراسیکی باشی بکرایە. هەر تایبەت بە دانانی هێما و هێڵ بۆ و ڕێگایانی کامێرای چاودێری تیژڕەوی لەدادەنێت و ئەو شێوازەی کاریان پێدەکرێت پەیوەندیمان بە کۆمپانیای جێبەجەکاری ئەو پرۆژەیە و بەرپرسانی هاتوچۆوە کرد، بەڵام هیچ لایەنێکیان ئامادە نەبوون لێ دوام بدەن. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.